کۆمەڵەی قوربانیانی کیمیاباران و کەسوکاری مناڵەوەنبووەکانی هەڵەبجە ڕۆژی جیهانی مناڵەوەنبووەکانیان بەرز ڕاگرت و مەراسیمێکیش تایبەت بە دۆسیە و پێشاتەکان لەبارەی مناڵەوەنبووەکانەوە ڕێکخرا. پارێزگاری هەڵەبجە لەبارەی دۆسیە مناڵەوەنبووەکانی هەڵەبجە ڕایگەیاند ئەرکی گەڕانەوەی مناڵەوەنبووەکان دادگای باری کەسێتی هەڵەبجە پێڵدەسێت بۆ ئەوەی نەبێتە جێگەی مشتومڕ و گومانەکان لای کەسوکاری مناڵەوەنبووەکان و ڕێکخراوەکان بڕەوێنێتەوە. هیچ لایەن و کەسێکیش ناتوانێت تەداخلی کەسی گەڕانەوەی مناڵەوەنبووەکان بکات. دادگای باری کەسێتی پێی هەسێ کەسێکی قانونیە و هیچ کەسێک و هیچ لایەنێک و هیچ دام و دەستگایەک تەداخلی تێنەکا بۆ ئەوەی کە نەبێتە جێگەی پرسیار و جێگەی ئەوەی کە مشتومڕی هەم لای خانەوادەی سەربەرزی مناڵەوەنبووەکان هەم لای ڕێکخراوەکان هەم لای هاوڵاتیانی بەڕێز. ئەوەی لەوە گرنگترە ئەوەیە کە ئەو هەنگاوە تا ئێستا نەگیراوەتە بەر کە پرۆژە یاسایەکی گونجاو و شایستە بۆ کەیسی منداڵەوەنبووەکان تەقدیم بکرێت لە پەرلەمان و با بڵندەنگی لەسەر بدرێ. مەریامێکێکە لە مناڵەوەنبووەکانی هەڵەبجە و پێشتر بە کەسوکارەکەی شاد بوویەوە، بەڵام بۆ یەڵەی پزیشکیەوە لەسەر داوای خێزانەکەی ناسنامەی یاونازی لە سندرایەوە. جارێکی تر مەریام ونبووهەوە وەک خۆی دەڵێت تەمەنی بووە بە 31 ساڵ، نەناو و نەنازنامەی دیار نییە. ئەم جارێکە یەک و دەبینین ئینشاءالله کەسوکارە باقی خۆم بدۆزمەوە. هەستێکێ یەک جار بوون زوو ناخۆشە، دیسان تۆیان بدۆزان و دیسان بوونت بکەن زوو لەوە ناخۆشترە. یعنی وا ئێستەکەم لەوەز ناخۆشتر شتی نیە. ئێستا من بە تەمەنە 31 ساڵی نە ناوم هەیە نە نازناوم هەیە هیچی چەم نییە بۆ قەنەعەتت هەبێ باوەڕم بە فەحسەکانیش نەماوە. مەریەم دۆزرایەوە بەڵام جارێکی کەون کرایەوە وەکو دایکێک من ئێستاش یعنی ئازاری مریەم هەتا مردن لە دڵمایە لەبەرەوەی کە مریەم دکتۆر پێویستم لەسڵانەوە پێنج فەحسی خوێنەکەی لە تۆ نزیکە من 5 مانگ لەو چاوەڕوانیا بووم کە مریەم بە کچی من دەرچێ بەڵام بەداخەوە. لە کیمیابارانەکەی هەڵەبجە سەدان منداڵون بوون و لە ماوەی 30 ساڵی ڕابردووشدا 8 منداڵ لە منداڵەوەنبووەکان گەڕێنراونەتەوە ئامێزی خێزانەکانیان. بەپێی زانیاریەکان لە ئێستادا 5 منداڵی ونبووی هەڵەبجە لە ڕێگەی دادگاوە سامپڵیان لێوەرگیرا و ڕەوانەی بریتانیا کراوە بۆ ئەوەی بگەڕێنرێنەوە ناو خێزانەکانیان. لە دادگای هەڵەبجەش 76 خێزان داوایان تۆمار کردو و دەڵێن منداڵیان ونبوو و داوا لە حکوومەت و لایەنی پەیوەندیدار دەکەن کاری جدی و ڕێکاری یاسایی پێویست بگرنە بەر بۆ گەڕانەوەی ڕۆڵەکانیان. کەسوکاری مناڵەوەنبووەکانی هەڵەبجە بە چاوی پڕ لە فرمێسکەوە چاوەڕوانی گەڕانەوەی مناڵەکانیان دەکەن و ونبوونی مناڵەکانیان بە دیوێکی دیکەی مەرگ ناو دەبن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.